کاک ڕەجەب گرنگترین کار و پرۆژەی ئەم ساڵ لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بە تایبەتی بۆ قەزای ناوەندی سۆران چییە ئەگەر بە هاوڵاتیان؟ هەروەکو خۆتان بینیتەنەوە ڕۆژێ سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆرانیش موژدەیەکی دا بە هاوڵاتیانی سۆران ئەو بوو کە دروستکردنی دەواازەی سۆرانە حقیقەتەن دوو بەرزە پرتمان دەبێتن لە دەواازەی سۆران و دەواازەی سۆران بە شکلێکی نوێدا دەڕێژرێتەوە و موافقەتی وەرگیرا ئینشاڵڵا لە ماوەیەکیدا نزیکدا دەست بەکار دەبێت بێجگەلەوە حقیقەتەن لە هەموو ئەو شوێنانێک کە جادە و بانەکانی کە پێویستی بە نۆژینکردنەوە و ئەو گەڕەکانێک کە چە ساڵانێکە حقیقەتەن جادەکانی تێکچوونیان پرۆژە خزمەتگوزاری پێ نەگەشتووە حقیقەتەن لە پلانی ئەم ساڵمان هەیە کە تەرکیزێکی سەرێکی بکەنە سەر ئەو شوێنانەش بە خۆش دەبینی ئێستا لە ڕێگابانی دەرەوەش بە خوشحالیەوە بەڕێبەراتی چاکردنەوەی ڕێگابان حقیقەتەن هەڵساوە بە چاکردنەوە نۆژەنکردنەوە ئەو ڕێگایکە ڕێگایکی حقیقەتەن هامڵتۆنە ڕێگایکی سەرەکی و بازرگانیە و نزیکە کیلومتری کۆنی دەبێتن و بەرەبەرش حقیقەتەن نیازمانە ئەو شەقامە هەمووی نۆژە بکرێتەوە ئەو جادانە جادەیەکە چونکە جادەیەکی ڕئیسیە و بەرفراوانیشی بکەین لە ئایندەیەکی نزیکدا ئینشاءالله. سەلامەت بی بەڕێز سەلامەت.